بەبێ جادەیەکی باش ژیان ببینە سەر بەڵام بەبێ ئاو هیچ ناتوانین بکەین بۆیە خۆشحاڵین ئەمڕۆکە کە ساڵانێکە ئەو پرۆژەیە لە بەرنامەدا بوو ئێستا لەسەردەستی کابینەی نوێمی حکوومەتتی هەرێمی کوردستان و ڕێزدار کاک مەسرور بارزانی دەچێتە بواری جێبەجێکردن. بەڕێزان ئێمە لە ئیدارەی سربەخۆی سۆران لە بابەتی پرۆژەکانی ئاو هەوڵی جدیمان داوە کە ئەوەی کە سرف دەکرێتن بۆ ئەو پرۆژانە پرۆژەی استراتیژی وابن کە بۆ داهاتوێکی زۆر بتوانێتن سوودی لێوەربگیرێتن. ئەوەش بە سوود وەرگرتن لە ئاوی سەرزەوی. ئەمە هەمومان دەزانین بابەتی کەشوهەوا گۆڕانی کەشوهەوا کاری وای کردووە ئێمە ناتوانین زۆر پشت بە ئاوی ژێرزەوی بەستین. بۆیە هەوڵمان داوە ئەو پرۆژانەی لەو سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە پرۆژە ئاوەکان کە دێنە جێبەجێیان دەکەین هەوڵ بدرێتن پرۆژەی استراتیژی بن بۆ ئەوەی داهاتووی ئاوی ئەو ناوچەیە مسۆگەر بکاتن. بە خۆشحاڵیەوە ئەو پرۆژەیە کە ئەوڕۆ بەردی بناغیدا دەنرێتن پرۆژەیەکی استراتیژیە بۆ ناحیەی قەسرێ و خەڵکی ئەو ناوچەیە خزمەتی زۆر خەڵکی ئەو ناوچەیە شایانی خزمەتی زۆر زیاترن و ئەمە لە 2 ساڵ و نیوی ڕابردوو ئیدارەی سربەخۆی سۆران پرۆژەی زۆر لەم ناوچەیە چوەتە بواری جێبەجێکردن و پرۆژەکانیش بەردەوام دەبن سەرەڕای هەموو ئەو قەیرانانەی کە لەسەر حکوومەتتی هەرێمی کوردستان هەیە. لە کۆتاییدا ئەوەی کە دەبێت ئاماژەی پێ بکەم لە بەردی بناغی دانانی ئەو پرۆژانەی کە لە چەند مانگی ڕابردوو داماناوە پێش جێبەجێکردن و پێش ئەوەی کە بێخینە بواری جێبەجێکردن ئەو پرۆژانە ئەمە کۆبوونەوەیکی فراوانمان لەگەڵ هەموو بەڵێندەرەکان کردووە کە ئەوانی ئەو پرۆژانیان بۆ دەرچووە و لەو کۆبوونەوەیە بەڕاشکاوانە قسەمان لەسەرەوە کردووە کە پرۆژە دەستی پێکرا دەبێت تا تەواوکردن نابێ بوەستێتن. ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی مستحقاتی ئەو بەڵێندەرانە لە کاتی خۆی وەربگیرێتن بەڵام ئەو بەڵێنیان بە ئێمە داوە کە پرۆژە دەستی پێکرد ئەگەر خوددا نەخواستە هەر قەیرانێکی دارایش بێتە پێش ئەوان دەبێت پرۆژەکە تەواو بکەن لە کاتی خۆیدا. بۆیە من لێرەوە داوا لە بەڵێندەری جێبەجێکار دەکەم بە هەمان شێوە ئەو پرۆژەیەش هەر لە دەستپێکی پرۆژەکە کە بەردی بناغەماندانە تا تەواوکردنی بە هیچ پاساوێک ڕانەگیرێت و دوانەکەوێتن و ئێمەش لە ئیدارە هەموو هەوڵ و تەقەلاک دەدەن بۆ ئەوەی مستحقاتی خۆیان لە کاتی خۆی وەربگیرێتن. جارێککە ئەو پرۆژە استراتیژیە لەو دەڤەرە پیرۆز بێتن و لە ناحیەی قەسرێ پیرۆز بێتن ئینشەڵا دوای تەوابوونی ئەو پرۆژەیە کێشەی ئاو لەو ناوچەیە و لەو ناحیە بە تەواوی چارەسەر دەبێتن و جارێکیکە پیرۆزە لەو دەڤەرە و کوردستانیشمان ئینشەڵا هەر ئاوەدامێتن. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران. بەڕێزان ئامانجی ئیدارەی سربەخۆی سۆران گرنگیدانە بە پرۆژە استراتیژیەکان لە سێکتەرە جیاوازەکان لە هەموو ناوچە جیاوازەکانەوە تا لە پرۆژەی ئاوی دۆڵی زەرزێ، پرۆژەی ئاوی دۆڵی ئاکۆیان و هەروەها پرۆژەی ئاوی بەرزێوە و ئەمەشیان پرۆژەی ئاوی ناحیەی قەسرێکە یەکێکن لە پرۆژە استراتیژیەکان لە بواری ئاودا. هێژان ئێستا بەردی بناغی پرۆژەکە دادەنرێت داوا لە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران بەڕێز بەرپرسی لقی 26 گوڵانی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز کرمانج خزەت قایم مقامی قەزای چۆمان کاک ئەحمەد بارزان و هەروەها جێگری سەرپەرشتیار بەڕێز کاک حەکیم تێلی بەڕێوەبەری ئاوی سۆران. دانانی بەردی بناغی پرۆژەی تۆڕیای خواردنەوەی لەسەر ڕاستپاردەی ڕێزار مەسرۆر بارزانی
دانانی بەردی بناغی تۆڕی ئاوە لە ناحیە قەسری قەزای سەر بە قەزای چۆمان لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆک حکومەتی هەرێمی کوردستان و لە ژێر چاودێری هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران ئەم پرۆژەیە کە یەکێک لە پرۆژە هەرە گرنگەکانە بە گوژمەی ملیارە و 677 ملیۆن و 556 هزار دینار لەسەر بە سەرپەرشتیان جێبەجێ دەکرێت. بەڵێ ئاجزان ئەوەی بینیتان دانانی بەردی بناغەی پرۆژەی تۆڕی ئاوی خواردنەوەیە لە ناحیەی قەسرێ لەسەر ڕاستپاردەی سەرۆک حکومەتی هەرێمی کوردستان پرۆژەیە جێبەجێ دەکرێت و سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران باسی لەوە کرد کە دوێنێ سەردانی سەرۆک بارزانی کردووە لەوێش لە نزیکەوە سەرۆک بارزانی لەوەی پرسیۆ کە پرۆژە خزمەت گوزاریەکان لە چه ئاستێکن و باسی لەوە کرد کە دەبێت پرۆژە خزمەت گوزاریەکان بگاتە تەواوی قەزا و ناحیە و گوندەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆران و ئەمڕۆژ لەم گوتارەکەیدا سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران زەختی لەوە کردەوە کە پرۆژە خزمەت گوزاریەکان لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بەردەوامیان دەبێت بڕیارە کاتژمێر 10:30 خولەکیش ئەمڕۆ پارێزگاری ورمێ سەردانی دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بکات و لەوێش سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران و تیمەکەی لەوێ لە پێشوازی دەبن بڕیارە لەوێش دوای دانیشتن کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام بدرێت. بڵێ